ناوم ساداودا لە پۆلی شەشی بنەڕەتیم لە تەمەنی 9 ساڵیەوە بۆ 10 ساڵی چوومە بۆ یاری باسکە نزیکەی 2 ساڵە من یاری باسکەکەم. من نەخۆشی شەکرەم هەیە، هەندێک جار هەیە شەکرەکەم بەرز ئەبێتەوە، نزم ئەبێتەوە، بۆیە چووم بۆ یاری باسکە بۆی بەسەر شەکرەکەمە زاڵ بم. سەرەتای ناسینی ئەوەی کە زانیمان سایە شەکرەی هەیە تقریبان لە ماوەی 1 هەفتە لیدیاریە، وەزنی لە ماوەی ئەو هەفتەیە نزیکەی 5 کیلۆ دابەزی و ڕەنگی زۆر تێکچوو. ئیتر کە داخلی خەستەخانەم کرد فەحس و شتیان بۆ کرد، شەکرەکەی زۆر بەرز بوو، یعنی جیاز نەیە خوێندەوە. ئیتر لەو کاتەوە زانیمەکە سایە شەکرەی هەیە، تقریبان تەمەنی 9 ساڵ بوو، ئێستا 11 ساڵە، 2 ساڵە شەکرەی لەگەڵایە. ئیتر نزیکەی ئاوا 6 مانگێک بۆ 8 مانگێک ئەبوو تووشی بوو، من هەر بە دوای ئەوە ئەگەڕام، طبعاً هەر بۆ چارەسەر ئەگەڕام بۆ ئەوەی کە بتوانم زاڵبین بەسەر نەخۆشیەکەیە و ینی شتێکمان دەستکەوێ کە یارمەتیدەری بێ بتوانێت ئەم مناڵە لەگەڵ یا بژیم. لە ڕێگەی فەیسبووکەوە ژیمام دۆزیەوە، ئیتر سەردانی ژیمام کرد. نەخۆشیەکەم ئەوە ڕێگیر نییە کە واز لێریەکە بێنم بۆی نەتوانم یاریکەم. من هیوام ئەوەیە، ئامانجیشم ئەوەیە کە بمم بە یاریزانێکی بەقۆت و بچمەوە فیلتەر تیموانە و من ئەمەوێت ژیانی ژیمە بە هەموو وڵاتەکان بناسێنم کە نەخۆشی هیچ ڕێگر نییە لە یاریکردن و دانیشین بە هیوا بین.